فەرمانبەرانی گرێبەستی تەندروستی گەرمیان کە لەسەر پەرەپێدان دامەزراون ئەوان ئەمڕۆ لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار گرت بوونەتەوە. ئەوان داوای بە هەمیشەییکردن ئەکەن. من ئەمەوێ ئەو کارمەندانی تەندروستی خۆیان وەرگرم. بەڕێز سڵاو لێبێ، گرفتەکەی ئەوە چیە، بۆچی لێرە گرتبوونەتەوە؟ گرفتەکەی وەکو کارمەندەکانی تەندروستی گەرمیان 127 کارمەندین. گرێبەستەکەمان لەسەر پەرەپێدانە کە پەرەپێدانش لە کورسانە نەماوە مەشروعاتە بێ گرێبەستەکە بگۆڕێ لە پەرەپێدانە بۆ دارایی. تا ئێستا گرێبەستەکە نەگۆڕاوە. ئەم نزیکەی ئەم 127 نەفەر تا ئێستا موچەی مانگ 1 و 2 وەردەوە، 4 مانگیشە بەردەوام لەسەر دەوام و بێموچە. باشە، چەند مانگە بە تەواوی موچەتان وەرنەگرتووە؟ وەکو موچەکە عام بێمە موچەی مانگی 11مان وەرگرتووە. موچەی مانگی 11 12 هەمووی فەوتاوە، بەڵام بە ڕەسمیەکان مە موچەی مانگ 1 و 2 وەرگرتەوە، سێش لەسەر لە ڕێیە. باشانی تا ئێستا دوو موچەتان وەرنەگرتووە؟ دوو موچە وەرنەگیراوە و تا ئێستاشە هەمووی بەردەوامە لەسەر کاری خۆی. باشە، دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکەوەی بینی لە دیمەنەکان ئەمە ئەو کارمەندانی تەندروستی گەرمیان کە لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار گرت بوونەتەوە. من ئەمەوێ بڕۆمە لای ئەو کارمەندانە خۆیان. خاتون سڵاو لێبێ، ئەگەر وەڵامی داواکاریەکانتان نەدرێتەوە ئێوە هەڵوێستان چیە بێت؟ ئێمە بەردەوام ئەبین لە خۆپیشاندان و لە بایکۆتە. باشە، واتە لە ئەمڕۆ ناڕۆن ناوەندە تەندروستیەکانەوە بایکۆتی داوامکردنەکەن؟ بەڵێ لە دوێ کەشەوە نەڕۆشتین، دوێ کەش نەڕۆشتین، ئەمڕۆژ نەڕۆشتین. باشە، ئەمە گرفت بۆ کەرتی تەندروستی دروست ناکات لە گەرمیان؟ بەڵێ وەڵا گرفتێکی زۆریش دروستەکات و ئیترەوە ئێمە چەند جارێ داواکاریمان بەرز کردێتەوە، ئیتر چەند جارێ خۆپیشاندانمان کردێ لە کەلار دووجاش ڕۆشتین بۆ هەولێر، بڕیاریاندا وعدیان پێماندا کە بخرێنە سەر دارایی. ئەو بوو وەزیری دارایی بڕیاری دا ئیمزای بۆ کردی، نووسراومان بۆ کریا، بەس تەنها لەسەر ئەنجومەنی وەزیران ماوە. ئەنجومەنی وەزیرانش یەک ئیمزا بکات، ئیتر نجاتمانە بێ خرێنە سەر دارایی. تر ئێمەش ماوی خۆمانە چەند ساڵە گرێبەستین و ئەمە تقریبان هەر یەک لە ئێمە 11 ساڵە گرێبەستە. باشە، دەستەکان خۆش بێ. من بۆ قسەکردنی زیاتر ئەمەوێ بڕۆمە لای دکتۆر ڕەفیق، بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار. دکتۆر، بە بایکۆتکردنی ئەم کارمەندانە چ گرفتێک لە کەرتی تەندروستی دروستە بێ، بە تایبەت نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار؟ وەکو لایەم وان ڕوونە فەرمانبەرە بەڕێزانم کارمەندە بەڕێزانە بۆ ماوەی 13 ساڵە گرێبەستێکن بەس پێڵێن گرێبەستی پەرەپێدان لەسەر بودجەی پەرەپێدان بووە، بەڵام لە سای 2014 بودجەی پەرەپێدان نەماوە و حەق وا بوو بخنێ سەر وەزارەتی دارایی بۆی ئەمانیش مافیان نەخورێ. ئەوە بۆ ماوەی 6 مانگە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە بۆی ئەم بەڕێزانە مافیان نەفەوتێ بخنێ سەر وەزارەتی دارایی بۆ ئەوەی کێشە و گرفتەکان هەل بێ. وەنهاتنیەمانە بۆ داوامیان بایکۆکردنیەمانە بۆ داوام لە سنووری سەرجەم نەخۆشخانەکانی بەڕێوەبراتی کشتی تەندروستی گەرمیانە. ئەمە دەبێتە هۆکارێکی ئەوەی کە ئێمە نەتوانین خزمەتێکی 100% بە هاوڵاتیان بکەین. بۆیە داواکارین لەلایەنی پەیوەنددار لەسەر هۆکارەتی ئەنجومەنی وەزیران لە بەڕێز کاک مەستوور قوبات بۆیە کێشەی ئەم فەرمانبەرانە چارەسەرکەن، بۆی ئەمانی دڵنیا بن و بتوانن خزمەتی زیاتر بە خەڵکی ناوچەکەمان بکەن لە کاتێک ئازام ئەم ناوچەیەکی خەڵکی فەقیر و داما و زیاتر ڕوون لە خۆشخانە حکومیەکانەکەن. باشە، دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکەوەی گوێبیستی بوون ئەو کارمەندانەی تەندروستی ماوەی نزیکەی 13 ساڵە لەسەر بودجەی پەرەپێدان دامەزراون، بەڵام ئەوان ئێستا داواکەن بخرێنە سەر بودجەی وەزارەتی دارایی بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بێت. وەکو خۆیان باسییان کرد ژمارە ئەم کارمەندانە لە سنووری گەرمیان نزیکەی 127 کەسە و ئاماژەشیان بۆ کرد ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بەردەوام بن لە بایکۆتکردن لە ناوەندە تەندروستیەکانی سنووری گەرمیان.